بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي هدانا إلى دينه القويم وأرشدنا إلى صراط مستقيم، وأصلي وسلم على سيد الأنبياء والمرسلين وعلى الصحابة والتابعين وعلى من تبعهم بإحسان ونية الخالص وأعمال الصالحة إلى يوم الدين. حمد ستایش بێ پایان لەبۆ ئەو خودایەکەوە ڕێنمایی کردین ئێمەی هیدایەتدان لەبۆ دین و خۆ لەسەر ڕێگا و شەریعەتی خۆی و پابەندی کرد بە سنەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم لەسەر بنەمای ئەو ئایەتە کە خوا فەرمی وتعاونوا على البر والتقوى ئەچینە خزمەت هەندێک ڕۆنکردنەوە دەربارەی شاهیدان. بەڵێ شاهیدان ئەرکێکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی یەک لە نیشانەکانی ئاخری زمانی ئەوەیە کەوا مسلمانان بەداخەوە زۆر جار شاهیدی حەقەت مەکەن و شاهیدی نەحەقیش بە ئاشکرایی دەرئەبڕن. لەبەر ئەوەی خوای تەبارەک و تەعالە تەکلیفی لە ئوممەت کردە كنتم خير أمة تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. لە ژێر ڕێنمای ئەو ئاەتە ناتوانین کەوا بەرگری و دیفاع لە ئاینی پیرۆزی ئیسلام و بەرنامە و شەریعەتەکەی بکەین. ئەبرمان پێەکە یەک لەوەی کەوا چاکترین ئوممەت نیشانە ئەوەیە کە ئەمر بکە بە چاکە واتە عالم تێبگەن بە ڕێنمایی شەریعەت و پابەندی بە ئوسول و ئادابی پێغەمبەر صلی الله عليه وسلم و واز بینێ لە کار و کردار و ڕفتارەکانی ناشەرعی. وەرەجا یەک لەوانەیە کە ئێمە ئەچینە خزمەت ئەو دینە پاکە. بەڵێ ئەو دینە پاکە دیارە هەموو شتێکی لەبان باردایە. لۆیە خوای تەبارەک و تەعالە فەرمیت وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيل ذلكم. فەرمی ئەو دینە ئەو شەریعەتە ئەو بەرنامەیە تاکەڕێیە ڕێگای ڕاستەقینەیە وچی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەی لە خزمەت بوون. ئەو سەحابانەی کە لە خزمەت پێغەمبەر و پێغەمبەر بەدەستی پاکی مبارەکی خۆی خەتێکی کێشا ئەوجە چەند وردە خەتی لەولا و لەولا کێشان فەرمی تەماشا و خەتە ڕاستەقینەی بکەی. فەرمی ئەوە ڕێگا و شەریعەتی منە، ئەوە بەرنامەی خوایە لە بۆ بنیادەم کە هاتیە و ناردرایە لە بۆ ئەوەی کە هەموو کار و هەموو ئیش و هەموو ئەو کار و ڕفتارانە هەیە لەسەر ئەو مەرناوە بڕێ. بەڕام زۆر بەداخەوە زۆر کەسانن وە تێگەیشتە ئیلا دینی خوا لە بۆ هەندەیە هەندێک نوێژی پێ بکەی و ڕۆژی پێک نا دینی خوا بریتیە لەسەر دانانی حاکمیەت و تاییدکردنی حاکمیەتی ڕاستەقینە و دانانی نوێرێ ڕاستەقینە و ڕێنماییکردنی مسلمانان لەسەر ئەو شەریعەتە لەسەر ئەو بەرنامە پیرۆزە. فەرمی هەر کاتێک کەلاتاندا لەو بەرنامە پیرۆزە لەو شەریعەتە چاکەی لەو ڕێگا ڕاستەقینە فتەفەرەق بکم عن سەبیله. ئەو وردە ڕێیاتان لێ پیاوچی ئێستا کە سەتا ڕێگا و ڕێزکە پێیا بووە لە ملەت مسلمانانیان شێوان دیوە. جا یەکێکەوە لێ ئینسان لە خۆی نەشێوینی شەریعەتی ئیسلامە. جاواتە شەریعەتی ئیسلامیش چێ دەبی؟ ئەوانەی کەوا ڕاستی بکەنەوە پابەند بن بە هەموو ئوسولیەکانیوە، بە هەموو ئادەبەکانیوە، هەم بە دەنگ هەم بە ڕەنگ هەم بە هەموو قووەت و هێزەوە دیفاع لەو دینە پاکەی بکەن. دیارە یەک لەوانەیەکەوە ئەتواندرێت دیفاع لە نوێنەرانی ئیسلام، لە نوێنەرانی ئەخلاق، نوێنەرانی ڕازگۆیی هەڵبژاردننی سەردەمەیە. هەروچی سەردەمی پێغەمبەر و پاش پێغەمبەر ئەوانە شوڕا بۆ بنوێنەریان هەڵبژاردە. بەڵام ئەو کاری چیان هەڵبژاردێ؟ ئەوەی کەوا شیاو بی، ئەوەی کەوا ئینسانی تەخوادار بی، ئەوەی کەوا ئینسانی لێزان بی. زان لەبەر ئەوەی کەوا ئێمەش وەکو مسلمان ئەبی بچین ناو ئەو هەڵبژاردنە. بەڵام چ هەڵبژاردنێک نە شایدێکی بەنەحەق و چی پێغەمبەر فەرمی لە ئاخری زمانی شایدی بەنەحەق دەن. ئینسان هەڵبژێری ئەو کەسەی شیاو بی، ئەو کەسەی کەوا زانابی، ئەو کەسێک کە بەتوانابی، ئەو کەسەی بە غیرەت بی، ئەو کەسەی بە عیزەت بی. دیارە کۆمەڵی ئیسلامیش چویتە ناو ئەو پرۆژە پیرۆزەی ئەو هەڵبژاردنەی کەوا نوێنەرانی لە ئەنجومەنی بەغدا دیار بکە و دیفاع لە خاک و وڵات و نیشتیمان و دین و ئەخلاقی کورد بکە. بەڵێ تواندرایە ئەوانی کەوا ڕابردوو سەلماندرایە کەوا دیفاعی جددیان کردیە هەم لە خاک هەم لە ئەخلاق هەم لە نیشتیما حتا بە ئیسپاتی بەرچاوی هەموو مسلمانان دیارە نوێنەری کۆمەڵی ئیسلامی چی دیفاعی لە بورجە و لە
خط اجتماعي لا مشتكد حتى والي هاتيا بحمود زدياتك خوي دبدل إن شاء الله داهاتوش ما وكو مسلمان هر همومان پابند أبين إن شاء الله بدنگ و رنگوا دنگ أدين بو لست بيروزي كوا لست إسلامية لبونوينراني عراق كاجماري ستو تارا إن شاء الله وجماري سركوتن ديني هروچي إن شاء الله لرزي كم خوي تبارك وتعالى بقسمتي كده للسلسلة إن شاء الله لدرتونيش هم يكم بيتن دا إن شاء الله مسلمانانا پابند بن رازگو ابن إن شاء الله دن بولستا بيروزي لبروي أو لستا ناتواني خيانة بكا لبروي إيمان لنا وضريان دايا ناتواني هيت خيانتك لمسلمانانو حتى لكوي مسلمانانو لهيت هاولاتك بكا لبروي إيمان هاندرا برام أتواني بري غير أو برنامه پیروزی چتی دیکه هندره چتی دیکهش همون کاته گورهانی بسداده فکری بسداده تماعی بسداده دا بله یک لوانه که انسان یارمتی چاک بده یا یارمتی خراب بده یک نمونه زور بسیط من هیا مسلمانان هیا جاس قیدیا اما دنگن بفلان یا بفلان یا بفلان دنگدان بغیری رقای راستقینه بغیری نوینه راستقینه بزانت استوانه چیه لصدمي صوتان دني يكلا بيغمبران عليهم الصلاة والسلام إبراهيم بيغمبر كمنظر قيان لو قرتوا يكلا وانا أو دعبايا كهيت نية أتوب فيليبكا أو دعبايا بيغوتي تشاكا بيس أو تشاكا بوك فيليبكا لا برساتو تشاكا والله قوتي أتما فيليك قوتي أتو بخو تشيتا فيليبكا تخو شاهدي أدري كامل بجدار من لو صوتان دني يكلا بيغمبران ياخد ديترايا پیغمبر فرمي او بوقع كوا ذكرك دائما هم دعبا درنده هم مخلوقاتك ذكر برام بوقت بتايبتي دعبايا چي خوش شويسته و پیغمبر فرمي خوي لي پارت ميكوشن اوش اتو آي فرادا ليا پرسي اتو چي خوتو اپيد ناكوشتوا بلا پیم ناکوشه تو برام به همو عالم بیت شاید که من بشدار نیمه لصوتان دینی یک لپیغمبران با امن آوات خوازم کواو پیغمبران است نصوترین سرکوتن بینین زوات شاهدی دانی بنا حق وچ او چقبو قی پیغمبر نفی لیکردی حتی کشتنی بسنت دانایا دفاع لیکردن لبرنامه و شریعتی اسلام وچ او بوقی تماشی پیغمبر سوس فچیقام جان لبر اوی يكلا قور الصحابة كان يدواي بيغمبر صلى الله عليه وسلم اواني كوال مفتي كان سدمي بيغمبر بنا امام غزالي قصيشي نقلك لأحياء العلوم افرمي او بياو باشا فرميت انسانك اگر حفتا صالي بتي لبيته كوال لبيتش بيروسترين زيقا وشوين مقام حضرة إبراهيم كطاعته بندايتي خواريش لو دير بسط هزارة وإنسان قناعش بينزام نادري دقر أو يفرمي أغا إنسانك حفتا صاري بتسي لوين داري تسو كان دوقي بليكا بري لو بيتي بي تنها عبادته بندايتي خوابك بلام فرمي دلي دقر چيدا چي خوش شوي دنجي لبو چيدا فرمي حشر دقر ويقي زالوه دي لوه أبارموا كأو مسلماناني أو إنسان رازقواني كوان يتيان باكا وانا كان كأو دين باكا لدز بدن إنساني ناشرعيان خوش بدن بدن بإنساني ناشرعي يعني أواني كوباش كراي ما فتأخوا أوي كإسلام ما فتديني أو يدي كما فتأخ بلغمان أوي استا همو أو فقير وهجاراني كوا كالناس وفقير وهجار اللي زاد بيوا أمر راتبك كم وكيان هي ما في وان أدريت زلهزك برام إسلام عكسه إسلام سكت يكلن منكان حتى لزمان بيغمبر صلى الله عليه وسلم وهات الزكاة لشي ورجايا صدقة لشي ورجايا لإنسان الدولة من دراية السيني هجار فقير وندار وإستاشتوان برقو بشاهدي أو ليستا بيروزك ليستي ستو تارا وكو برتاي همو مسلمان دياري لبرنامج بخشين بله لو إنسان تقوى دارانا لو إنسان خوا برستانا لو إنسان خير بخشانا لو إنسان دولة من دانا والأقري أدتا چه أدتا فقير وهجار ويتيم ولي قوما فكتكان زابا إما حق ببينين راستي ببينين أما بتسينينا وراستي
بەڵێ زۆر کە شێرەجامە شاهدی سێ بەڵێ شاهدی گەلە شتێکی گەورەیە حتا تەماشا بکەن یوسف پێغەمبەر کە پێغەمبەرێکی خوایی بووە ڕاستە بە پاکانی خۆی خوای تەبارەک و تەعالا پاراستی بەرام خوا چی لەبۆ کردە شاهید پەڕۆکی لەبۆ کردە شاهید شاهدی لەسەردا کە ئەو پەڕۆکە بەڵێ یوسف پێغەمبەر پاکە دامن پاکە دەم پاکە نیەت پاکە بێتاوانە لە بۆیە خوای تەبارەک و تەعالا خوای تەبارەک و تەعالا ڕێزشی لێنە لەبەر ئەو پاکەی بەڵێ هەری بژار بوو بە پێغەمبەر بەرام کردیشی بە وزیر و سەر ئەو ڕێنماکەرەی کەوە ڕزگاردەری ئەو فەقیر و هەژارانی سەردەمی ئەو کاتی و یوسف پێغەمبەر بوو ئینشاءالله ئەوەی کەوا مسلمانە ئەوەی کەوا ئینسانی ڕازگۆیە ئەوەی کەوا باوەری بەڕاستی و بە حەقیقەت هەیە دەنگ ئەداتە ئەو لیستە پیرۆزەی سەرکەوتن و سەربینی لۆخاتی دیفاع بکە لە خاک و نیشتیمان و بودجە و ژیانی ئەو مسلمانانێکەوە مافیان ئەخورێ لە بەغدا ئینشاءالله سەرکەوتن هەروکی لە لیستەکە یەکەمە ئینشاءالله سەرکەوتنی یەکەمیش لە بۆ ئەو لیستەیە خوای تەبارەک و تەعالا بار پشتیان لێ یەکە ئینشاءالله سەرکەوتنیان بە قسمەتەکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم